لە سێبەری باوەڕدا بەشی دووەم نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. باسی ئیرادەی جوزئی. یەک بەڵگەکانی بوونی جوزئی اختیاری. ئەلف ویژدان وا لە مرۆڤ دەکات هەست بە گرانی و تاوانی ئەو کردارە خراپە بکات کە کردوویەتی. بەڵێ زۆر جار مرۆڤ لە کردەوەکانی پەشیمانە و لە ئازاردا دەتلێتەوە و تەنانەت جاری وایە بەهۆیەوە کە سەنا هاوسەنگەکان هەتا ڕادەی خۆکوشتن دەڕۆن. ئەگەر مرۆڤ لە ویست و ئیرادە بێبەش بێت و کردەوەکانی ئەنجامی زۆر لێکردن و جەبریەت بێت کەوایە بۆچی ئازاری ویژدان دەچێشێت و هەست بە قورسایی گوناهەکانی لەسەرشانی دەکات و فرمێسک دەڕێژێت و داوای لێخۆشبوون دەکات. هەروەها بۆچی کاتێک دڵی کەسێک دەڕەنجێنیت دەچیت داوای لێبوردنی لێ دەکەیت؟ ئایا هەموو ئەمانە دەری ناخەن کە کردەوەکانمان بەرهەمی ویست و ئارەزوو ئیرادەی خۆمانە؟ بە لەوتە و هەڵسوکەوت و ڕەفتار و چالاکیەکانماندا ئازادی نیان نا. ئایا هەر کاتێک پێمان خۆش بێت دەست و قاچ و زمانمان ناجوڵێنین یان داخۆ زنجیر لە دەست و قاچ و زمانمان دراوە و تەنها ئەو کاتانەی کە بیانکەینەوە دەتوانین بیان خەینەگەڕ؟ کاتێک دەمانەوێت هەستین و دانیشین بخۆین و بخۆینەوە یان فەرمانێکی خوای گەورە بەجێ بهێنین داخۆ کەسێک هەیە کە بە ئاراستەیەکی ئەرێنی یان نەرێنی زۆرمان لێ بکات؟ داخۆ لە بابەتی بانگەوازکردن بۆ لای خوادا بە ئیرادەی ئازادی خۆمان هەڵدەسوڕین یان بە زۆرم لێ؟ نەخێر، کەسمان ڕۆبۆتێک نین کە کۆنتڕۆڵەکەی لە دەستی یەکێکی تردا بێت و بۆ هەر کوێ پێی خۆش بوو ئاراستەمان بکات یاخود بوو کە شوشەیەکی وانین کە پەتەکەمان بۆ ئەم لاو ئەو لا بچێشرێت و بجوڵێنرێت. چالاکیەکانی وەک دوودڵی، بەراوردکاری، داوەری ژیری، بیرکردنەوە، هەڵسەنگاندن، هەڵبژاردن ئیرادەمان پیشان دەدەن. هاوڕێیەکی باشمان بۆ شوێنێکی باش داوەتمان دەکات، لە هەمان کاتدا کەسێکی خراپ بۆ جێگایەکی خراپ بانکێشتمان دەکات. لە حاڵەتێکی لەم شێوەیەدا بیرکردنەوە لەوەی بۆ کامیان بچین و بەراوردکاری و داوەری ژیری ئەنجام دەدەین و لە کۆتاییدا بڕیاری خۆمان دەدەین. بە وێنەی ئەمە لەوانەیە ڕۆژانە سەدان جار لە ناخماندا ڕوبەڕووی بانکێشتە دژبەیەکەکانی شەیتان و فریشتەکان ببینەوە و هەمان چالاکی بڕیاردان و هەڵبژاردن دووبارە دەکەینەوە، چونکە ئێمە گەڵایەکی پەرێشانی بەردەمبا یان چڵە پوشێکی وانین کە ئاو لەگەڵ خۆی ڕاپێچمان بکات. دەتوانیت دوای ئەنجامدانی تاوانێک بەستەم لێکرا و یان بە دادگا بڵێیت چی بکەم؟ خۆ من ئیرادەم نییە. یان ئەگەر وتیشت دەتوانیت قەناعەتیان پێ بکەیت؟ ئەگەر ڕاستی ئەمە بوایە ئەوان نە دەوڵەت و نە دادگا و نە پۆلیس دەما و شانۆی ژیانیش بە بکوژ و کوژراوەکانیەوە پڕ دەبوو لە ملیاران قوربانی دەستی قەدەر. لە حاڵێکدا لە پاڵ ئەوانەدا کە خاوەن فەزیلەت و ڕەوشتی جوان و چاکن، کەسانی خراپ و ڕەوش نزمیشان و لەلایەک بێتاوانەکان و لەلایەک تاوانبارەکان هەن و هەندێک کار دەکەن و ئارەق دەڕێژن و هەندێکی تر تەمبەڵانە پاڵیان لێداوەتەوە. هەروەها لە پلیکانەی ژیاندا پلە و پێگەی هەمەجۆری پیشە و کەسایەتی و کار و چالاکیەکان دەبینین. ئایا هەموو ئەمانە دەری ناخەن کە هەموو کەسێک بە ئەندازەی بەگەڕخستنی ئیرادەکەی جێگە و پێگەیەک بۆ خۆی ئامادە دەکات؟ جیم تەنها و کەسانەی کەشێتن و خاوەنی ژیرینین بەرپرسیار نین، چونکە ئیرادەی ئەوان بەو مانایی کە ئێمە لی تێدەگەین کار ناکات. هەر بۆیە وتە و کردارەکانی ئەوان بە ئاسایی نازانین و دەڵێن ئەم شتانە کاری ئینسانی عاقڵ نین، کەوایە ئەو شتە چییە کە ئێمە و ئەوان جیا دەکاتەوە؟ مافی ژیری چییە؟ ئایا نەدانی مافی عەقڵ و دڵ و بیرکردنەوە و ئیرادە مانای شێتی لە ڕەهەندێکی تردا ناگەیەنێت؟ شێتبوون بۆ ماڵ و پارە و دنیا و پلەپایە مانای شێتیەکی فرە ڕەهەندی نییە؟ بەداخەوە لە نێوەندی تێکەڵبوونی چەمکەکاندا ژیری و بێعەقڵی وایان لێ هاتووە لە یەکتر جیا ناکرێنەوە. لێرەدا جێخۆیەتی جارێکی دیکە لە مانای ئەم وتەیە ڕابمێنین کە دەدرێتە پاڵ حەزرەتی حەسەنی بەسری. ئەگەر ئێوە سەحابیەکانتان ببینیایە پێتان دەوتن شێت، ئەگەر ئەوانیش ئێوەیان بدی بایە دەیانوت ئەمانە موسڵمان نین. چیم؟ لە ئاژەڵاندا شعور و تێگەیشتن و ئیرادە نییە، ئەوان بە پاڵنانی خوایی دەجوڵێنەوە. بۆ نمونە هەنگ بە یارمەتی ئەم ئیلهام و پاڵنانە خواییە
نەک پاڵنانی سروشتی یان غەریزە هەمیشە شانەکەی بە شێوەیەکی شەشپاڵوو دروست دەکات چونکە نەخاوەن ئیرادەیە و نەتوانای داهێنانی مۆدێل و شێوەیەکی دیکەی پێبەخشراوە. لەوانەیە هەندێک جاریش مرۆڤ کردداری وای هەبێت کە هەستی پێناکات و لە دەرەوەی ئیرادەی خۆی بێت بەبێ هیچ نەخشە و بەرنمەیەک لە ماڵ دەیتە دەر، بەڵام 1001 بیر و خەیاڵ لە مێشکتدایە. بیر لەو ڕۆڵانەمان دەکەیتەوە کە دڵیان ئەنجن دەکرێت و ئیمانیان لە نێو بڵێسەی ئاگردا دەسووتێت و وەکو پەپولەی شێت خۆیان دەخەنە نێو ئاگر و بەگشتی بیر لە حاڵی پەرێشانی مسلمانان دەکەیتەوە. باران دەبارێت، بەڵام لەبەر ئەوەی تۆ هەستت بە باران نەکردووە چەترەکەت هەڵ نەکردووە و بەردەوامیت لە ڕۆیشتن. پاشماوەیەک بەهۆی چوونی قاچت بە چاڵە ئاوێک یان دەنجی هاوڕێکەی تەنیشتت لەم جیهانەی کە تێی کەوتووی دەرت دەهێن و دەیتەوە هۆشی خۆت. ڕێک وەک سەرداری بوونەوەران، چونکە ئەویش ئەوەندە بیر و خەیاڵی لای حاڵی ئومەتەکەی بوو زۆر جار ئاگای لەو خۆڵ و خاشاک و پیسیە نەبوو کە دەکرا بەسەریدا. تەنها ئەو کاتە نەبێ کە دەنجی گریانی حەزرەتی فاتیمە یان ئەبوبەکر دەیان هێنایەوە هۆشی خۆی و دەیفەرموو بۆچی دەگریت ئەی فاتیمە؟ یان چی ڕوویداوە ئەی ئەبوبەکر؟ ئەوەندە بە شەوقی خزمەت و بانگەواز شاباڵت گرتووە و هێندە عاشقی خزمەت بوویت کە ئێوارە بە مەبەستی چوونەوە بۆ ماڵەوە دەردەچیت کەچی هەنگاوەکانت بۆ یەکێک لە ماڵەکانی خوات دەبەن. لەم جۆرە حاڵەتانەدا کاتێک دێینەوە هۆشی خۆمان هەڵسوکەوتەکانمان دەگۆڕێن. ئەمەش هەبوونی جوزئی اختیاری نیشان دەدات. پێویست ناکات جارێکی دیکەش ئەوە یاد بخەینەوە کە کارەکانیشمان لە چوارچێوەی زانست و توانستی خوای گەورەدایە و ڕاستەوخۆ لەلایەن ئەوەوە بەدی دەهێنرێن. بەڵێ، وەکو ئاەتەکە دەفەرموێت هەر ئەوە کە خۆمان و کردارەکانیشمان بەدی دەهێنێت.